نام علي عقيلة قتابي لآمادەی عشقی کوڕان الحەمدوللا توانیم پۆلی دوازەی ئامادەی تەواو بکەم بە نمرەی 99.32 زۆر سپاسی دایک و باوکم دەکەم لەگەڵ مامۆستاکان و ستافی قوتابخانە کە یارمەتیدەرم بووینە لە یەکەم ساڵی خوێندنم تا ئێستا زۆر خۆشحاڵم کە ئەم دەرەجەیەم هێنا زۆر سپاس. بابی تەڵەبەی عەلی عەقیلم کە کۆی نمرە 99.32 هیناوە. ئەمە زۆر سپاسی مەکتەبی عشق دەکەین، سپاسی ستافی ئیدارەش دەکەین کە تەشریفی ئێمەیان کرد ئەمڕۆ. الحەمدوللا ئێمە سەربەرز بووین. سپاسی کۆڕەکەشم دەکەم کە ئەو نەتیجەی هینایە. زۆر سپاس مەمنون.